بەو ڕێگایەدا کە هاتم شوێنی زۆر جوانی لێبوو، بەڵام بڕیارممان نەوەستم هەتا وەکو ئەگەمە لووتکەی چیاکە. خۆشەویستانم، لەسەر لووتکەی چیای سەفینم، چیایەکی جوان ئاودان بێ کوردستان، خوای گەورە ئاودانی بکە شەڕ و شۆڕ و ناڕەحەتیەکان لەم میلەتە دوور خاتەوە. ئازیزانم، ئەوەی کە جێگەی سەرنجە هەستی ئێمە لە ژیانە، واتە من ئەمتوانی 10 دقە لەمە و پێش، چارەکێک لەمە و پێش، 5 دقە لەمە و پێش لە شوێنێکە لا بەم و شوێنەکەشم بەلاوە جوان بێ، بەڵام هەر لە زیهنی منە ئەمایەوە لووتکەی چیاکە نەچووم، ئەبوایە هەر بمبینایە. ئەمە تەنها هەستێکە، بەڵام ئەزان چه هەستێکەیە بە مرۆڤ، هەستێک لە ڕەزامەندی، هەستێک لە سەرکەوتن، هەستێک کە وامان لێ ئەکا لە ژیانمانە زیاتر دڵخۆش بیت، و هەستی ڕەزامەندی بەڕاستی هەستێکی زۆر زۆر گرنگە. جا سەرکەوتن ئەوەیە ئازیزان، تۆ پێت خۆشە سەرکەوتوبی لە ژیانتا. لێرە من ئەمڕۆ ئەمتوانی لە ماڵەوە بمێنمەوە، وەکو زۆرێک لە ڕۆژەکانی تر ئەم توانی وا بیرکەمەوە بڵێم کێ تااقەتی هەیە لە ماڵەوە بە ئیسراحەت بخۆم، دانیشم بە ئیسراحەت بخەوم، بە ئیسراحەت هەستم نانێکی بەیانی بخۆم، بەڵام نەخێر ئەم بەیانیە بڕیارممە بچمە سەر چیای سەفین. ئازیزان، ژیانیش هەر بەو شێوازەیە، پێویست ناکە بە ئیسراحەت لی دانیشی، چونکە ڕاستە لەو کاتا پێت خۆشە ئیسراحەت بی، بەڵام گەیشتن بە هەستێکی خۆش، گەیشتن بە هەستی ڕەزامەندی پێویستەکە مرۆڤ هەوڵی بۆ بە و زەحمەتی بۆ بکێشێ و ئامادە بێت تا لووتکەکەش بڕوە. ئازیزانم، زۆر زۆر پێویستە لە ژیانمانە کاتێک کە خوای گەورە توانایەکی پیاوین، دەسەڵاتێکی پیاوین، ڕازی نەبین لە خۆمان کە لە نیوەی ڕێگا لابین یاخود هەر ئامادە نەبین ڕێگاکە ببڕین. ئەوەی بکەوینە ڕێ بەرەو ڕێگەی سەرکەوتن، ئەوە بیرکردنەوە دروستەکەیە. لێرا تێبینیکیشم هەیە خۆشەویستان، ئەگەر تەماشا بکەن بەداخەوە لەسەر لووتکەی ئەم چیایە وەکە بینن شتانێک کەوتووە کە دیمەنەکەی ناشرین کردووە. ئەمە ئیتر یعنی حسێب کە بەرزترین شوێنی کوردستانە، سیرکەن چۆن پلاستیک ناشرینی کردووە. لێرەوە قسەیەکم هەیە، ئەویش ئەوەیە ئێمە بەڵکو هەوڵ بین خەڵکێکی زۆر شعوری بۆ دروست ببێ، هەستی بۆ دروست ببێ و ئەو کارە نەکات و ژینگە پیس نەکە، بەڵام بەڕاستی ئێمە ناتوانین وا بکەین هەموو مرۆڤەکانی دنیا خاوەنی عەقڵ و شعور بن. لەبەر ئەوە من پێشنیارێکم هەیە، ئێمە جگە لەوەی کە ئەو زبڵ و خاشاکەی کە هەمانە نابێ فڕین و ئەبێ بیبینەوە لەگەڵ خۆمان و لە شوێنێکی گونجاو کە تایبەتە بە زبڵ و خاشاک دایبنین، بەڵام داواکارێکی من ئەوەیە با ئەوانەمان کە شعورمان هەیە شتێکی زیاتر لەگەڵ خۆمان بەرینەوە بۆ فڕەدان. واتە بۆ نمونە من ئەو خاشاکەی ئەمڕۆ هەمە ئەمەوێ لەگەڵ خۆم بیبەمەوە و فڕەیەم، باشە، بەڵام با لەگەڵیشە 2 دەبەیتر پارچەیە پلاستیکی تریش لەگەڵ خۆم بەرمەوە بە دڵنیایی ئەو کاتە ئەو ڕێژەیەمان کە شعورمان هەیە، هەستێکمان هەیە، هەستی لێبرسراوێتیمان هەیە بەرامبەر بە خۆمان، بەرامبەر بە ژینگە و ژیان کە بەڕاستی بەداخەوە زۆرێکیشمان باوەڕدارین، قەناعەتمان وایە خوای گەورە محاسەبەمان ئەکا، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە لە خوای گەورە ناترسین و زۆر جار کارانێکی زۆر نەشیاو ئەکەین، وەکو ئەوەی کە تۆ شتێکە زۆر ئاسانە ئەتوانی بکەیتە کیسەیەکەوە لە ناو سیارەکە تا بێخۆم سیارەت بەوە نەبووە نەکانە پیسە بێ نەخراپە بێ هیچی لێ بەسەر نایە بۆ تۆ فڕێیتە ناو ئەو ژینگەیەوە. ئازیزانم، هیوادارم هەمومان هەوڵ بین لە ژیانە سەرکەوتوو بین، بەڵام سەرکەوتنی ڕاستەقینە ئەوەیە کە بەختەوەریمان بوێت بۆ مرۆڤەکان، بۆ ئەوانەی کە لەم سروشتە جوانە ئەژین، واتە چاکەمان بووە بۆ هەمویان. سەرکەوتن پێویستی بەوە نییە کە هەمیشە ئیعلانی کەی و تۆ گەشتی بەکوێ، بەڵام زۆر خۆشەکە تۆ هەستی ڕەزامەندی بەدەستبێنی. ئەم هەستی ڕەزامەندیە بۆ مرۆڤی خاوەن شعور تەنها ئەوە نییە کە شت بەدەستبێنێ، بەڵکو هەر ئەوەی کە ئەتوانێت بیرکردنەوەکانی جوان بێ، هەر ئەوەی کە کار و کارێکی جوانی لێ ئەوەشێتەوە، خەڵک پێی بزانێ و پێی نەزانێ، ئەو بەمە ئەگاتە کەناری ئارامی و هەستی ڕەزامەندی. هەر سەرکەوتوو بن، هیوای بەختەوەریتان بۆ خوازم.